عومەر عەبدوڵڵا فەتاح ناسراو بە عومەر گوڵپی دێتە نێو پەرلەمانی کوردستان و دەبێت بە یەکێک لەو نوێنەرانەی کە متمانەی دەنگدەرانی بەدەستهێناوە. ئەو دەڵێت ئەولەویەتی کارکردنم پشتگیری دەبێت لە داواڕەواکانی خەڵک و بەجێگەیاندنی بەڵێنەکانی هەڵبژاردن بە پێی توانە. ئەمڕۆ وەگەندامی پەرلەمانی کوردستان دەست بەکارە بم ئەرکی ئێمە تەواوکردنی ئەو استراتیژەیە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان هەیەی لە بەرگریکردنی لە خەڵک لەمانەوە لەبەرەی هەژارەکانە دژاتی گەندەڵی کارکردن بۆ ئەوەی دادگەری کۆمەڵایەتی بەدی بێت. تەوان کاک سۆران عومەر زۆر بەڕێزەوە ئێمە جهد و ماندووبوونی هەڵە سەنگێنین و یەکێک لە پەرلەمانتارە زۆر چالاک و ئەکتیڤەکان بوو. بۆیە ئێمە تەواوکەری یەکین کارکردنی کاکسۆران لە چوارچەوەی استراتیژ و کارکردنی فراکسیۆنی کۆمەڵا بوو چ خولی پێنجەم چ خولەکانی پێش و ئێمەش پشتیوان بەخوای گەورە لەبەرەی خەڵکەمێنینەوە داکۆکیان لێ یەکەین. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەر کەسێک وەکو پەرلەمانتار دەست بەکار بێت دەبێت شوێندی یاسایی بخوات کە پارێزەری ماف و ئازادی هاوڵاتیان بێت و سامانی گشتی بپارێزێت. کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. عومەر عەبدوڵڵا گوڵپی لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی دوای کۆبوونەوەیەک لەگەڵ سەرجەم ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵ وەک یەکەم کاری پەرلەمانی کوردستان واژووی لەسەر پرساندن لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی کرد کە لە ماوەی ڕابردوو چەند فراکسیۆنێک خەریکی ئەم هەوڵە بوون کە ئەمەش وەک خۆی دەڵێت شانازیەکی گەورەیە لە یەکەم کاری پەرلەمانی داوای لێپرسینەوە لە حکوومەت بکات لەسەر بڕینی موچە. ئەمڕۆ یەکەم کارم واژۆکردنی یاداشتی ژمارەیەک لە پەرلەمانتاران بوو کە داوایان کردووە کە پرساندن بۆ سەرۆکی حکوومەت بۆ جێگری سەرۆکی حکوومەت بۆ وەزیری دارایی بکرێت لەسەر ئەو لێبڕینە نایاسایەی موچەی کارمەندانێک کە بە درێژای مانک دەوامەکەن لە کاتێکا بەبێ یاسا لە دەرەوەی یاسا حکوومەت هێرێمی کوردستان لە سابیستێکی موچەکەی لێبڕیون. ئەمە لە کاتێکدا کە ئێمە ئەزانین لە کوردستان داهات ڕوون نییە شەفافیت نییە داهاتی گومرگەکان لەوە زیاترە کە دەرەکەوێت داهاتی نەوت لەوە زیاترە کە دەرەکەوێت. بۆیە ئەم پرساندنە بەڕاستی یەکێک لە شانازیەکانی منە کە یەکەم ئیشمە لە پەرلەمان یەکەم واژۆم بۆ پرساندنی سەرۆکی حکوومەتە جێگرەکەی و وەزیری دارایی لە پێناو موچەی کارمەندان و هاوڵاتیانی کوردستان. فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان کە لە 7 ئەندام پێک دێت گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنە. دوای دەست لە کارکێشانەوەی سۆران عومەر ئەندامی پێشووی فراکسیۆنی کۆمەڵ بەهۆی هەڵگرتنی پارێزبەندیەوە عومەر عەبدوڵڵا گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی لە شوێنی دەست بەکار بوو. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پێم هەولێر.